لە ئاشتیە کۆتری سپی و شنەی باین لە شەڕیشدا پڵنگین و ڕەشەباین. جیاواز لە ساڵانی ڕابردوو 45مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک بەڕێوەچوو. سەرەتای مەراسیمەکە بە ئازادکردنی 45 کۆتر کەنمایشیان لە 45مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان دەکرد و دواتر پەیامی پیرۆزبایی یادەمەزنەکە لەلایەن لێپرسراوی مەڵبەندی دووی ڕێخستنی یەکێتی نیشتمانی کوردستانەوە خرایە ڕوو. سەرەتا لەو پیاوە گەورەیە پیرۆز بێ کەوا توانی 45 ساڵ پێش ئێستا و میلەتێک لە بێهیوایی و میلەتێکی هەنگاو بۆ لە ناوچوونی و میلەتێک کە ئەرز و ئاسمانی لێ بکرێ بە ئاگر و ئەو مرۆڤە گەورەیە بتوانێت لەو ڕۆژەیە کۆمەڵێک گەنج و گروپ دروست کاتەوە بتوانێت شۆڕش پێک بێنێ و ئەمە بۆیە کە ئەبێتە مێژوویەکی بۆ هەتاهەتایی لە مێژووی میلەتەکەمانە کە ئەدرەوشێتەوە و ئەو مرۆڤە گەورەیەش کە توانی ئەو بزوتنەوەیە وا بکا کە بەرهەمی ببێ ئەو پیاوە مەزنە گەورەیە ئەو ڕابەرە سەربەرزە ئەو مێژووە پرشنگدارە ئەوە مامزەلال بوو کەوا توانی ئێمە و هەزارانی وەکو ئێمە بەم ڕۆژە بگەێنێ و ئەو مرۆڤە گەورەیە بوو کە توانی گۆڕانکاری گەورەی ڕیشەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستان بەگشتی بکە و ئەو مرۆڤە گەورەیە بوو کە بۆ یەکەم جارە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان کە شۆڕشێ بگا و شۆڕشەکەش بگا بە ئامانج. دیارە پەیامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و بۆ یەکێتەکان بە تایبەتی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر ڕێگا نادات هیچ لایەنێک هیچ دەوڵەتێک هیچ ئەجندایەک پێش بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکەوێت و هیچ بڕیارێک ڕێگا نادا هیچ بڕیارێک فەرز بکرێ بەسەر ئیرادەی خەڵکی کوردستانەوەکەوەی کە لێ ڕیفراندۆمە بڕیاری ڕیفراندۆم بڕیارێک بوو کە سەپێنرا بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستانداوە بۆ هۆکاریەوەی لە دەستدانی 150 خاچی کوردستان یەکێتی دڵنیایی ئەداتە خەڵکەکەی کە جارتر ڕێگە نادا ئەو بڕیارانە بەسەریا تێ بپەڕێەوە ناکەوێتە دوای هیچ کەسێ و پەیامێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە لە بەرنامەیەتی لە کاری داهاتووی کار بۆ ئەوە بکە کارگێڕی و ئیداریەکان یەک بخاتەوە وە قوت و ژیان و گوزەرانی خەڵکی چاک بکە. گروپی ئاشتی لە کەرکووک کە هەستان بە نمایشی ئازادکردنی 45 کۆتر لەو یادا لەو ڕێگەوە ویستیان پەیامی ئاشتی و تەبایی یەکێتی نیشتمانی کوردستان لە نێو پێکهاتەکانی کەرکووک بەرزڕاگرن وەک چۆن یەکێتی هەمیشە ڕێزی لە پێکەوە ژیانی نێونەتەوەکان گرتووە. ئێمە ئەم گروپە پێکهاتوون لە کورد و عەرەب و تورکمان ئەم 45 کۆترە کردمان ئاسمانە و هەڵمان فڕان پەیامێکماندایە کەرکووک و کەرکووشەکان کە ئێمە ئاشتیمانەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشتی ویستووە و ئێمە ژۆ کۆم گروپە ئاشتیمانەوێ پێکەوە ژیانمانەیە لە کەرکووک 45 کۆتر واتە 45 ئاشتی خواست واتە 45 ساڵ خەبات لە پێناوی ئاشتیدا. لە درێژەی مەراسیمەکەدا 45 نەمامیش وەک هیمایەک بۆ 45 ساڵەی دامەزراندنی حزبی شەهیدان بە درێژایی شەقامەکانی کەرکووک نێژران هەروەک چۆن کەرکووک هەمیشە قەڵای سەوزی یەکێتی بووە بەو نەمامانەش کەرکووک زیاتر سەوز کرا. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.